ئەگەرچی تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستاندا ئامێرێکی تایبەت بە دیاریکردنی تەمەنی درەختبوونی نییە، بەڵام لەلایەن ڕێکخراوی سروشتی کوردستان و کۆمەڵەی کوردستانێکی سەوز بە پشتبەسن بە مێژووی ناوچەکە و بیرەوەری هاوڵاتیان لە مەراسیمێکی ژینگەییدا ناسنامە بەخشدا بە چەند درەختێکی بە تەمەنی سنووری قەزای دەربەنیخان سەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستانیش ڕای دەگەێنێت تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستاندا لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە نەتوانراوە بایەخ بە درەختە بەتەمەنەکان بدرێت و لە مەترسی لە ناوچوون بپارێزرێن. ئێمە لە درێژەی کارەکانماندا بە باشمان زانی کە ناسنامەی تایبەت ببەخشین بە ژمارەی درەخت لەم دەڤەرەکە و درەختانە درەختی بەتەمەنن و بەتەمەنترین درەختیان تەمەنی لە سەر 250 ساڵەوەیە و لە جۆری بەڕوە و کەمترین درەختیشیان تەمەنی لە خوار 150 ساڵەوەیە کە ئێمە ئەم کارە ئەتوانین ناو بنین بە یەکەمین کار لەسەر ئاستی عێراق کوردستان کرابێت. لە ئێستادا چەندین درەختی بەتەمەن لە سنووری قەزای دەربەنیخان بوونیان هەیە بە پێی زانیاری و بیرەوەری هاوڵاتیانی ناوچەکەش تەمەنی هەندێک لەو درەختانە داگەڕێتەوە بۆ نزیکەی 500 ساڵ لەمەوبەر. مەشهورە بە دارەکەی زایربەگ لەوێنە زایربەگیان لە بنی ئەو داراژی نێژاوە ئەم دار هاوتای ئەو دارەی زایربەگە کەوا بێ مێژووی ئەم دارە ئەگەڕێتەوە بۆ پێشی 500. سەرۆکی شارەوانی دەربەنیخانیش ڕای دەگەێنێت ئەو درەختە بەتەمەنانەی کە لە سنوورەکەدا بوونیان هەیە کاریگەریەکی گەورەیان هەیە لە زیادکردنی ڕێژەی سەوزایی لە ناوچەکەدا و دەشڵێت لە ڕێگەی دانانی پاسەوان بۆ درەختەکان هەوڵیان داوە درەختە بەتەمەنەکانی سنوورەکە بپارێزن. ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی دەربەنیخان بەردەوام لە خەمی مانەوەی ئەو دارانە بووین کە مێژوویەکیان هێوە بەرسکردنەوەی ئاسی ڕێژەی سەوزایی لە دەربەنیخانەوە خۆشبەختانە ئێمە ئێستا لەم گۆڕستانین لە ماوەیەکی چەند ساڵە توانیمانە باخەوان بۆ ئەم گۆڕستانە دانین کە کۆمەڵێ داری تایەوە ئاوی بدەن و خزمەتی بکەن و دارەکان پارێز. ئەو درەختە بەتەمەنانەی لە سنووری دەربەنیخان بوونیان هەیە ژمارەیان دەگاتە نزیکەی 20 درەخت، بەڵام باهۆی نەبوونی ئامێری تایبەت بە دیاریکردنی تەمەنی درەخت لە هەرێمی کوردستان نەتوانراوە بە شێوەیەکی زانستی تەمەنی درەختەکان دیاری بکرێت. پاڤێڵ عەبدوڕەحمان کێنێن دەربەنیخان.